بینەران ئازیزەکان هاوڕیانی حیزبی لەلایەن خۆم و هاوڕیانی بەڕێوەبەری مەراسمی ڕێزلێنان لە 38مین ساڵیادی دامەزراندنی حیزبی کۆمۆنیستی ئێران پڕبەدڵ بەخێرهاتنتان دەکەم. 38 ساڵ لەمەوبەر ڕۆژی 11 خەرمانانی ساڵی 1362 هەتاوی پێکهێنانی حیزبی کۆمۆنیستی ئێران بە فەرمی ڕاگەیەندرا. پێکهاتنی ئەم حیزبە لەو کاتەدا بۆ جوابدانەوە بە پرسی گرنگی خەباتی سیاسی و چینایەتی لە ئێران بوو. ڕاپەڕینی ساڵی 57 هەتاوی جارێکی تر ئەم ڕاستەی سەلماند کە کرێکاران و خەڵکی زەحمەتکێش تەنیا بە پشتبەستن بە هێزی خۆیان، تەنیا بە پشتبەستن بە هاوپشتی چینایەتی خۆیان و سەرنجام تەنیا بە ڕێکخراوکردنی ئێعتراز و خەبات و تێکۆشانی خۆیانە کە دەتوانن ئاوات و ئارەزوەکانیان بۆ بەهرەمەندبوون لە ئازادی و بەرابەری، بۆ بەرهەمەندبوون لە ڕەفاه و خوشبەختی، بۆ بەهرەمەندبوون لە سەروەت و سامانێک کە حاصڵی دەستڕەنجی خۆیانە بسەلمێنن. ئەمە یەکێک لە ئەزموونە بەنرخەکانی ڕاپەڕینی ساڵی 57 بوو. پێکهاتنی حیزبی کۆمۆنیستی لە ئێران لە ڕاستیدا بە دەرسوەرگرتن لەم ئەزموونە و بۆ جوابدانەوە بەم ڕاستیە بوو کە ئەگەر کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بەهێز نەبن ژێردەست و پێ دەکەون. هێزی ئەوانیش لە ڕێکخراوبوون لە حیزبی چینایەتی خۆیانە. بۆیە دەتوانین بڵێن پێکهاتنی حیزبی کۆمۆنیست ئێقدامێکی بەپەلەو لە ناکاون نەبوو، جگە لە دەرس و ئەزموونەکانی ڕاپەڕینی ساڵی 57 هەتاوی لە هەمان کاتدا حاصڵی کاری چڕوپڕی سیاسی و فکری چەندین جەریانی سیاسی چەپ و کۆمۆنیست لە ئێران و کوردستان لەوانە کۆمەڵە بوو کە دەور و نەقشی بەرچاوی وەک هێزێکی سەرەکی بوو لە پێکهێنانی حیزبی کۆمۆنیست کە حاصڵی ئەم فعالیەتە سیاسی و تەشکیلاتیە سەرنجام لە کنگرەی دامەزرێنەری حیزبی کۆمۆنیستی ئێران بڕیاری هەڵسوڕان و چالاکی خۆی بۆ بوون بە حیزبی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش ڕاگەیاند. هەر بەم بۆنەوە ئەم ساڵیش لێرە لە مەقەڕی ناوەندی کۆمەڵە بۆ ڕێزلێنان لە 38 ساڵ خەبات و تێکۆشانی ئەم حیزبە لە پێناو ڕێکخراوکردنی خەبات و تێکۆشانی چینی کرێکار لە ئێران مەراسمێک بەڕێوە دەبێن کە بڕگە و بابەتەکانی بەم جۆرە دەبێت. مەراسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکەین کە لەلایەن کۆڕی سرودی پێشمەرگەکانی کۆمەڵەوە پێشکەشتان دەکرێت. پاشان بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕیانی گیانبەختکردووی ناوڕیزەکانی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەموو گیانبەختکردوانی ڕێبازی سۆسیالیسم 1 دەقیقا بێدەنگی ڕادەگرین. بێدەنگەکە بە کوپلە شێرێک دەشکێنین. دواتر هاوڕێ فەرەیدون نازری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بەم بۆنەوە وتارێکمان پێشکەش دەکات. لە دوای وتارەکەی هاوڕێ فەرەیدون 1 تراکت دەخوێنینەوە. دوجار کۆڕی سرودی پێشمەرگەکانی کۆمەڵە سرودی حیزبی خەباتکارمان پێشکەش دەکەن. پاشان تراکتێکی دیکە دەخوێنینەوە. و بەشی ئاخری مەراسمەکەشمان پەزیراییکردن لە ئێوەی خۆشەویستە. ئێستاش مەراسمەکەمان بە خوێندنەوەی سرودی ئەنتەرناسیۆناڵ دەست پێ دەکەین کە داوا دەکەین لە هاوڕیانی پێشمەرگە بێن و سرودەکەمان پێشکەش بکەن. بەشمەیناتان دیرانی برسیەتی دنیا لاتان وورەی بیر و باوەڕمان قرمەژنی تریش خەڕاسە تانورەی ئاخرینە هەستن بە هەڵی پێشین دەوڵەی کۆن ڕابین و ژێر و ژوورگەنجی هیچ بین بەگشت ئەی کۆیلان ئاخرین شەڕە شەڕی سار و ماڵ با یەکگرت و بین هەڤاڵان بە ئەنتەرناسیۆناڵ ڕزگار دەبێ ئینسان ئاخرین شەڕە شەڕی سار و ماڵ با یەکگرت و بین هەڤاڵان بە ئەنتەرناسیۆناڵ ڕزگار دەبێ ئینسان دا ساڵە دا ڕزگارمان ناکەن ناشا
گشتی بێ ڕەهاکەین گیان لەبەند و ماڵاتەڵان خۆمان ئاگر خۆشکەین و بووکتین بە گەرما و گەرمی ئاسنمان ئاخرین شەڕە شەڕی سەر و ماڵ با یەکگرت و بین هەڤەڵان بە ئینتەرناسیۆناڵ ڕزگار دەبێ ئینسان ئاخرین شەڕە شەڕی سەر و ماڵ با یەکگرت و بین هەڤەڵان بە ئینتەرناسیۆناڵ ڕزگار دەبێ ئینسان ئێمەی بێکاران و وەرزێران کۆماڵی مەزنی زەحمەتکێش هەر بە ئێمە دەبڕێ جیهان تاکەی بۆتەوە زانی خوێن ڕێژ بەڵام ئەمڕۆ سبەی هەی هەڤەڵان هەر کە فەوتان هەلوو دەڵان هەتاوی گەشت هەتایەتی شک دەبێژێ بۆ ئینسان ئاخرین شەڕە شەڕی سەر و ماڵ با یەکگرت و بین هەڤەڵان بە ئینتەرناسیۆناڵ ڕزگار دەبێ ئینسان ئاخرین شەڕە شەڕی سەر و ماڵ با یەکگرت و بین هەڤەڵان بە ئینتەرناسیۆناڵ ڕزگار دەبێ ئینسان بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕیانی گیانبەختکردووی ناوڕیزەکانی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەموو گیانبەختکردوانی ڕێبازی سۆسیالیزم 1 دەقیقا بە بێدەنگی بەسەر پێوە ڕادەوەستین. پەلکیداری شادی گشتین ئێوە هەرگیز نامرن نامرێ ئاگر هەڤاڵان ئێوە کڵپەی ئاگرن. ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ فەریدون نازری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بەم بۆنەوە وتارێکمان پێشکەش بکات. هاوڕێیانی خۆشەویست، مێمان و خۆشەویستەکان و بەڕێز، لەلایەن کومیتەی ڕەهبەری کۆمەڵەوە بەخێراتنتان دەکەم و ئەم ڕۆژە پیرۆزە لێوەش پیرۆ دەکەم. من ئیمڕۆ گەرەکمە بێژم ئەگەر بە پێ تەحلیل بتوانین داهاتووی ئێران و کوردستان پێشبینی بکەین چ وەضعێکە بینین و حیزبی کۆمۆنیستی ئێران لەم شەرایەتە ئایا ئەتوانێت جوان نیازەکان باتەوە و ئەگەر گەرەکی نەقشی خۆی بە تەواوی بنوێنێ ئەبێ چی بکات؟ دیارە ئێران بەشێکە لە سیستمی سەرمایەداری جەهانی هەر لە دەورەی پەهلەویە تا حکوومەتی جمهوری ئیسلامی هەروە بووگە و ئەو ئاڵوگۆڕەش دەوڵەتی بورژوایی لە ئێرانە نەگۆڕان. دەوڵەتی بورژوایی بەو معنیە کە ڕەوابەتی کار و سەرمایە وەها تەنزیم کا کە کاریگەر هەمیشە زێردەسە بێ، هێزی هەرزان بێ، مقاومەت نەکات و مالکیت خصوصی لەم ڕابطە بپارێزن. ئەگەر بە کورتیە ئەوە باسکە. ئەوە ئەوضاعەکەی ئاوایە کە بانگی مرکزی ئینگلیز وتیگە ئەم قەیرانە لە 300 ساڵی ڕابردووە بێوێنەیە و ئەم قەیرانە تا هاتکە قوڵترە بووگەتەوە. لە ساڵی 2008 کە قەیران هات بە تەوەرکولی ڕێگای خۆش کرد بۆ ئەوەی کە نێوەلیبرالیزمی اقتصادی
نەمێنێ بەڵام بەبوونەوە بەدیلیان نەبوو هەر خنەخن هاوردیان تادیان وەزیان زۆر خراپترە لە 2016 سندوقی بەنەم لە لیپول ئەعلامی کرد بە تایبەت ئەکسەریەتی کارشناسانی کە بابەگیان ئەم نێولیبرالیزمی اقتصادیە بە تایبەت ڕیاضەتی اقتصادی زەرەری زیاتر بووە تا سوودی کەوابوو یواش یواشمانە چوونە پای تەغیرێ ئەم تەغیرە من ناتوانم لە توا دنیا بێرمی سەر دوو کەلیمە لەسەری قسە بکەم بەڵام لە ئەمریکا ئەوا بینرێت کە هەڵگەڕیاک نەسەر بۆ نەوعەیە لە کەنزیسم یانێ ئەوەی کە یانوە دەوڵەت بوو چک بێت ئەوەیان وت دەوڵەت دەخواز نەکات لە اقتصادا پشتیبانی نەکات لە هیچ کەس لە کرێکاری نەکات دەوڵەتی بورژوایی یانێ ئەبزاری سەرکوتی بورژوازی و ستادی ڕەهبەری خودی تەبەقەکە بۆ بمانەوەی ئەم مناسباتە ئەوەیان گەرەک بوو بەڵام ئیسە وان نییە ئیسە دەوڵەتی مەوجود لە ئەمریکا بایدن یەواش یەواش تەغیراتێکی لە وەزعیەتە داوە بە دوو دەلیل هاتکەسە سەر نەوعێ لە نێولیبرالیزمی اقتصادی ڕیاضەتی اقتصادیان یاگەلاوە بە دوو دەلیل یەکێکە مبارزاتە عەزیمەکە هەیە و ئێمە لە مبارزاتێکە بۆ جۆرج فلۆید دیمان ئەوەی کە ناوی ئەنیا مبارزە لە دژی ڕەگەزپەرستی لە ئەسڵا ڕەگەزپەرستی لە ئەمریکا هەمیشە ئەبزارێ بووگە بەدەست سەرمایەوە مانەوەی هەر لەدەست سەرمایە بووگە بەکارهێنانی هەر بە وەسیلەی سەرمایە بووگە بۆ بۆنە ئەو مبارزە زدی سەرمایە بوو 6 ملیۆن نەفەر لەو مبارزاتە بەشدار بوون بۆ لە 25 مەی 2020ەوە تا 15 ژوان شتێکی عەزیم بوو هەموو شتێکی تەکاندا ئەوە یەکێ لە دەلیلەکانیە کە بووە بە ئایسەوە چەپکە لە ئەمریکا تەقویەت ببوو زۆر دیاتر تەقویەت بوو لە مڕابەتە ئەوە یەک دەلیلی تریی ئەوەتە کرێکار لە ئەمریکا ماهرترینن فرەترین کارەکەن لە 30 ساڵی ڕابردووە 5% وردەی بە دەستمزدیان ئیزافە بووگە لە حاڵێکە بە بۆن مەهارەتیانەوە بە بۆن پێشرەفتی ڕشتی تەکنۆلۆژی و ئەبزار تەولیدەوە 400% تەولید چوودەبان ئەو تەولیدە کی بفێنێ لە 2009 ئاوایان کرد کە چین کومەکی کرد بە کرێکاران بە جێگای دووچەرخە ماشین بتێنن بە ملیۆنها ماشین فرۆشرا بەڵام ئەوەش تەواو بوو دووبارە دەستیان کردە وەک بەر لە ساڵی 2008 وامدان بە کرێکاران بۆ مەخەرید بتوانن بکەن ئیسەکەیکەن بە بوون بەسەوەش ئیسە تەوەڕوم و خەرید و وام و ئەو سکەلە بووە بە بەڵایکی گەورە بۆ سیستم سەرمایە بەنابەرین هەڵگەڕیاک نەتەوە ئێمە ئەم نوکتە ئەبێ بە مهم دابنی دووەم تەنها لە ئەمریکا نییە من خوێندمەوە کە لە ئینگلیزیش هینەکانیان بوجەبەنیەکانیان لەسەر ڕیاضەت اقتصادی دانەناوە لەسەر گرتنی ماڵیات داناوە خودی بایدنێژێ من بە جێگەی 90% ترامپ لە 29% هاوردیە 20% ئێگەڕنەوە بۆ 26% بەڕاستی ئەوەش دەرەقەت نایە بەنابەرین بۆچی ئەم قساکەم بۆ بێژم کە ئەگەر لە داهاتووە شۆڕەشێ لە ئێرانە بەرپا بێت ئەمریکا وەک ساڵی 57 ناتوانێت دەخەڵەتکە لە ئێرانە ساڵی 57 ئەمریکا بە ناردنی یەک ژنەراڵ ئەلبەتە ژنەراڵەکەی پێشتر ناردبوو بۆ کۆمەک بە بەختیار بە یەک ژنەراڵ ئەرتەشی ئێرانی تەحویڵی هێزی ئیسلامیدا لە هەموو ئێدارێکی مهمە لە ناو ڕەسانەکانی مهمە هەمیشە نوێنەری خودی ئەمریکا حودوری بوو سەوانە نماوە بەنابەرین ئەوە نوقتە قووەتێکە بۆ ئەوەی کە من پێم وایە مبارزاتێکە هەیە لە ئێرانە ڕێگە ئەتوانێت من قسەی ئەوە ناکەم تەقدیرە ئەتوانێت ڕێگە خۆشکەر بێ بۆ کردنەوەی فەدایکی ئینقلابی لە ئێرانە وەگەرەوە فەدا بکرێتەوە ئەو بۆ معنیێن بۆ ئێمە زۆر باشە بۆ کۆمونیستەکان زۆر باشە بۆ کرێکاران زۆر باشە بۆ مردمێکە بە تەنگ هاتوون بەدەستەمەوەداوە چ جاهانیەکەی چ ئێرانیەکەی زۆر باشە بەڵام حتمی نییە سەرەکەوین من لەو دابات یەکەم کەمەوە نایکی زۆر گەورە هالەو ڕێگا بەڵام ئیمکان پەذیرە کە ئەوزاعی ئێران بێتە ئەوزاعێکی شۆڕەشگێڕانە و ئەمپریالیستەکان وەک جاران ناتان ئەو
هینە بکەن ئەو تاثیرە دابنن بەڵام لە شۆنگە لێتەوە خەتەر هەست یەکێ من باوەڕم وایە کە تاڵەبانیان بۆش احتمالی شۆڕشی داهات و لە منتەقا و بە تایبەت لە ئێران ناوەرگەچەوە 2 ساڵ لەگەڵی قسەیان کردگە ئامادەیان کردگە ئەوەی کە تێ قساکات ئەگەر شتێک دژی ئەمریکای ژێتوانەوانە نابێمە وەک ڕۆژنامە نەگارێت واشە ئەوشتکە لە بکەین جێگەتگرد داعشیان ئەمە قسەی هیلاری کلینتۆن بووگە ئێمە بە باشیەدانین داعشیان ئەوان تەربیەت کرد بەغدادیان ئەوان بردە ئیسرائیل ئامادەیان کرد بەڵام بۆچی مەشبوور بوون لە بینی بوون نیکە هێدێکی چەپی قەوی وەک یەپەژە و یەپەگە لە بەرابەریە زاهر بوو دووەم دەستیدا لە جۆغرافیای منتەقا بڤایە بۆ ئەمپریالیستەکان 62% هێشتا نەفتی دنیا لە ئێرەوە چێ گازی دنیا زۆر زیاتر لە هەموو کشوەرێک ها لەم منتەقا لە بین ئێران و عێراق و کوێیت و عەرەبستان وانە ڕاستە ڕووسیایژن شاید زەخیرەی گازەکەی زیاتر بێ بەڵام ئەو زەخیرەیە تەک ئەمە قابل مقایسە نییە خۆ بەمبوونەوە دەستدان لە جۆغرافیای منتەقا وە بەعیسەوە هەم لە پاڵە و مبارزەی چەپە و هەم ئەم وەزعە داعش وەکو کەسێکە زاڵە منتەقەیەس وەکو حاکەم ئەگەر نەداڵ داعش هەر وەک جەریان هێشتا ماوە ئیسە ممکنە زۆریش قەوی نەبێ شتێتریش کە ئیمکان پەذیرە بۆ جمهوری ئیسلامی ئەوەسە استفادە بکات لە مەسەڵەن حیزب الله استفادە بکات لە حەشد الشعبی لە جری مەلمێرە لەسەر جمهوری ئیسلامی بۆیە ناچەم گشتان نەزانن نەتەنها ئێمە ئەزانین خۆیەکیان نەزانن باسیەکەن کە بابام ڕژیمە ناتوانێت بمێنێ بەم جۆ ئەوان کە تەرەفدار ڕژیمن ئەگەری تێتێرن ئەگەر وابێ ناتوانێت بمێنێ بەڵام ناتوانێت بمێنێ خۆ ئەگەر ناتوانێت بمێنێ بزانین چه ئەبزارگەلێکا بەدەستیەوە کە بۆ بەقای خۆی مبارزە بکە ئەم ڕژیمی سەرکوتی ئینقلابە حکوومەتی پەهلەوی نییە گشتی پەخمە سیاسی و پەخمەی پوڵجەمەوکردن و سەرمایەداری بوون یەکێک وەک حکوومەتی پەهلەوی کەسەکانیان لە شۆنگەل و وڵاتانی ترە جێگەیکیان نێبڕۆن ئەوان ڕەحەت بە هەموو کشوەرێکا چوون هەر زووتر پۆلیسیان جەمع کردو لە بانکانەدایان نیا و ماڵیان سەردوو ئیمکاناتیان بۆ خۆیان فراهم کردو وەختێکی شۆڕش دەتی پێکرد 6 شا لە ئێران دەرنەچوو فرێک لە تەرەفدارەکانی ڕۆیشت بوون ئەمان وانین بەنابەرین ئێمە مردمی ئێران کرێکار و زەحمەتکێش بنیامی ئازادی خوات لە بەرابەر هێزێکی ئاوا ئەشێ مبارزە بکەن و ئەم هێزە دوو نیروی سەرکوتی ئەسڵی هەست ظاهرەن خۆیان ێژن سوپای پاسدارانە من باوەڕم ناکەم هێزی ئەسڵی سەرکوت لە ئێرانە سوپای پاسدارانە سوپای پاسدارانە وەڵەن دوو لەقن دوو شاخن بگن بە دوو بەشە دووم مافیان تاجرن شرکەتیان هەست مواد مخدر فرۆشن لەو دوای شەڕەحیان ئەوە نابێ بن نیرو بۆ هیچ بورژوایك حکوومەتگەل بورژوایی لە دنیا تاقە نێرویەکیان من شک نابم کە دەخاڵەتیان کرد لە ئەمور بازرگانی و حتا سیاسەتە ئەمە هێزێکی سەرکوتی ئەسڵی ناتوانێت بۆ جمهوری ئیسلامی هێزی ئینقلابی ئەو دەورەی ئێرانیش لە بەرابەرەما توانێت باش مقاومەت کە وەڵام ئەرتەش شتێکی ترە ئەمە ئێمە نقطە قوتمان چیە ئێمە نقطە قوتمانەوەسە وەڵەن لە دنیا واقعەن لە بەدەنای جەمعیەتی دنیا لە بەدەنەی کرێکار و زەحمەتکێشە چەپ تەقویەت بووە لە ئێرانی دەرەیانی چەپ تاریخەن هەر هاتکە سۆسیالیستی بووە ئیسەشەر زیاتر تەقویەت بووە ئەمەی کە ئێمە ملیەت جۆر بە جۆرین من باوەڕم وان نییە ئیسە ملیەت ئەو جایگە و مبارزە بۆ حەقی تاینی سەرنوشت ئەو جایگای ئێمە بێ من مەختومۆ نییە مبارزەی بۆ ناکەین بۆ ڕەفعی بەڵام ملیەتەکان بەبوون ئەوە ناسیۆنالیزم لە ساڵهایە بەل لە ئەوەی کە گلۆبالیزاسیۆن دامەردێ لە مصر و ئەو شەش کشوەرە لە بەرابەر ئیسرائیل شکستی خوارد لە هەر حکوومەتی پەهلەوی متەکی بوو بە مەشکستی خوارد ترامپ پەنای برد بە مەشکستی خوارد بۆلسۆنارۆ لە برێزیلا پەنای برد بە مەشکستی خوارد یعنی دەوری ناسیۆنالیزم بۆ معنیە نەماوە
سیاسەتا هەن لە ئەخلاقیاتە هەن لە فەرهەنگا هەن وەتان بڕۆنە پاڵ هێزی جۆر بە جۆر کە من وادانم خەتەری ئەسڵی ئیمڕۆ لە ئێرانە بۆ ئێمە لیبرالیزمە. لیبرالیزم گەرچی زەر بەگەل گەورەی خواردگەوەی هەمچنان قەویترین گرایشە لە دنیا بۆ بورژوازی چنانکە بایدنش هەڵگەڕیاتەوە باوشەوە بە چین و رووسیە و هەموو وڵاتان ئەوەیە بشگەلەوە لە ناو ئێرانی تۆتانی مەساڵ لێ بێ بەژی هێزێکی کە متەکیە بە لیبرالیزم ئەوە ئینگلیس ئەوە ئەمریکا ئەوە فەڕەنسا ئەوە بلژیک ئەوە سوێد ئەوە فلان فلان فلان. ئەمە سوسیالیزم لە بەرابەرەوە اینجا شانسێکە شانسێک ئەو شانسی چاواتە کە سوسیالیزم تارێخەن نۆگەیە ئەوان تارێخەن هەم لیبرالیزم هەم سەرمایەداری حکمی مەرگیان سادر کراوە بەڕاستی تواشای وەزعی ژینگە بکەن تواشای وەزعی کرێکار و زەحمەتکێشکەن مردم ئەو ژیان و ئەمنیەت و ڕفاه و ئەو شتانیان نەماوە ئەقەلیەتێک هەموو شتێکی بردووە باخکەی لەو دەوڵەمەندترین وڵاتوەکە ئەمریکا زۆریان لە ژێر هێڵی هەژاریا ژین. سوسیالیزم ئەسەن کولەن هەرچی لە دنیا باش ئەنجام دراوە هەروتویان هەین سوسیالیستەکان حقوقی مناڵان مبارزە بۆ وەزعی باشترکردنی ژنان مبارزە بۆ ژینگە هەرچێکە ناوەوەی مثبەتە بە ناو سوسیالیزم بەتایبەت کە کرێکارانی ئێران ڕابەرەکانیان کە دەمەکەنەوە ئەوڵ حمڵەی کەکەن بە سەرمایەداری کە ئێمە ئەو شانسمانە شانسێکە هەیە کەشمەکەشێکە لە بین لیبرالیزم و سوسیالیزمە حزبی کۆمونیست لەم بارەوە چیە توانێت بکە. من بە کورتی هاتمە سەر ئەمە بۆمە کەمێک لەسەر حزبی کۆمونیستی ئێران قسە بکەم. حزبی کۆمونیستی ئێران لە شەرایەتێکی مناسبە نییە ئەوە شاردراوە نییە بەڵام ڕیشەدارە بەڵام ساحێ و سنەتە بەڵام ساحە و کاردگەرێکە ئەتوانن مبارزە گیان فدایانە بکەن گیان فدایانە کەلیمەیەکی مهمە ماندووینە ناچانە بکەن. ئەمان ئەبێ ئەم حزبە و بە نەدەرم بە دەرەجاتێکی هەیە زدی سێکتاریزم بێت زۆر زۆر فروتەن بێت ئامادەی هاوکاری بێتە نیروگەلترا و ئەوەیش بدانین تەبەقەی کارگەر تیکە تیکەیە خۆی ئەوە ژنەوە پیاگەوە ماهرەوە غێر ماهرەوە لەو منتەقاژی دەو لە منتەقەی تراژی دەوە کەشاوەردیە ئەوە سەنعەتی ئەوانە ممکنە ئەحزاب جۆر بە جۆر دروستکە. ئێمە هەر کەسێکە زدی مالکیەتی خصوصی بێ بۆ لە بینبردن استثمار مبارزە بکات واقعا بێ ئامادەگیەوەمان بێ وەحدەتی استراتیژیکی تەکا بکەین و ئەوە ممکنە لە ئێرانە بۆ ئێمەش ممکنە. ئێمە ڕاستە لە کوردستانە فرەترین نفوذمان هەیە بەڵام کوردستانیش بەشێکە لە ئێران کرێکارانی ئێران زۆربەیان کاریگەری مهاجر بووگەن ڕەهبەرەکانمان زۆر تەماسی نزیکیان هەیە تەک ڕەهبەرەکان ترا. ئەم مەجموعە جێگای ئومیدە ئەگەر وەضعیەتێکی شۆڕشگێڕانە بێتە بەرەوە ئێمەش یەکێ لەو شانسگەلینە. من قسەکان ئێرە تواو یەکەم شتێکم تەهیە کردووە خوێنمە بۆتان و جاخوا حافزیتان لێکەم. ئەمە ناوی شۆڕشە باد و تۆفانە مەرگ و نەماونە جێگاوێ مەینەتە ئەم جیهاونە ئاوهەنگی شەوق و شاودی و خەندە کۆچیان کردووە لەم شارستانە موسیقای ڕووبار سیمفۆنیای ئاو کەسێ نابیسێ لەم کوێستانە قمری بێدەنگە بڵبڵ کپومات چونکە شاخ و باخ وشک و وێرانە بە جێگای سەما حاوکمە عەزاو لە نێو ماڵان و کاون و کارخانە بۆچی ئاوایە تێفکرن یاران جواب لە ئەستۆی خەباتکارانە کۆنا گەنیوە کۆنا نۆرەی تازەیە خەبات پێویستە بۆ ئەم گۆڕانە ڕۆیشتنی کۆنە و هاتنی تازە حکمی مێژووە ئەمە بزانە شۆڕشی خەڵکی پێویستە ئەمڕۆ لە ئێران و هەم لەم کوردستانە هێزی سەرەکی
ئەو شۆڕشە ڕیدی یەکگرتووی کرێکارانە هەموو ئامادەین بۆ گیانفداوی بچڕینە و ڕەشی لە ئەم دەورانە کانگای خەباتمان نەشاخ و کێوە بەڵکە کارخانە و نێو خیابانە یارمەتیدەریش بێچوون و چراو هەم زەحمەتکێش و هەم پارتیداونە ڕاوبەری شۆڕش بە هیواوین دەربێ لە نێو شەورای شار وەهی کارخانە حزبیش پێویستە ڕێنیشان دەربێ هاوکاری بکە ئالەو مەدانە دوور لە تکتاریت وە لە خۆبایی حزبێک شۆڕشگێر جێگای متماونە دێت لە ناو دەستی هێدی شۆڕشگێر هەڵسوکەوت بکە ڕاست گۆیانە مارکسی بلیمەت وتی بە ئینگلس ڕاوبەری شۆڕش ئەرکێ گرانە دۆرسپان دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێران لە ڕۆژی 11 خەرمانانی ساڵی 1362 هەتاوی هەنگاو هەڵگرتن لە ڕێکلایەکدا بوو کە چینی کرێکار پێویستە سەرکەوتوانە لێ تێپەڕ بێت تا لە چینی چەوساوە و بێبەشی کۆمەڵ ببێتە چینی دەسەڵاتداری ئەو وڵاتە تا کۆمەڵی ئێران لە هەموو ئەو قەیران و نەهامەتیانە ڕزگاری بێت کە لە ئێستادا بەرۆکی زۆربەی خەڵکی ئەو وڵاتەی گرتووە تا لە ئاکامی نێهایی ئەم ڕەوتەدا سۆسیالیزم کۆمەڵگای ئینسانی ئازاد و بەرابەر و بەختەوەر بێنێتە دی بەوەها ئاسۆیەکەوە بوو کە حیزبی کۆمۆنیستی ئێران بە هەوڵی دامەزرێنەرانی پێک هات و چالاکی خۆی دەست پێ کرد. ئێستاش داوا دەکەین لە کۆڕی سرودی پێشمەرگەکانی کۆمەڵە بێن و سرودی حیزبی خەباتکارمان پێشکەش بکەن. جرگەی شۆڕشی ئێرانەوە لەم گەڕۆکەوپەی کوردستانەوە ناوە یاگرتن خۆتە یادەکەی بەنگەوازی گشتێ کارەکەی هەربژی حیزبی خەباتکار پێشڕەوی چینی کرێکار هەربژی حیزبی خەباتکار پێشڕەوی چینی کرێکار سەرمایەداری دێوەزمەی شاوە سەرچاوەی هەموومەی نەتێک ئاوە بۆ ڕووخاندنی سەرمایەداری دنیای بێستەم ڕۆژی ڕزگاری هەربژی حیزبی خەباتکار پێشڕەوی چینی کرێکار هەربژی حیزبی خەباتکار پێشڕەوی چینی کرێکار لەم کوردستانی مەڵبەندی شۆڕش هاڵای وەستاوین بارەمایێش هەیگی بێوەی چەند بێ حەسانەوە بێبەک لە هەک بێگەڕانەوە هەربژی حیزبی خەباتکار پێشڕەوی چینی کرێکار هەربژی حیزبی خەباتکار پێشڕەوی چینی کرێکار ڕوو لە ئاستێرەی سووری سۆسیالیست بارەو تێکشێکانی ئەمپەریالیست لەسەر ڕێبازی ئۆکتۆبری مازن کرێکارانی هەرگیز نابازن هەربژی
چینی کرێکار هەر بژی حزبی خەباتکار پێشڕەوی چینی کرێکار بەپێی بەرنامە و ئستراتیژی حیزبی کۆمۆنیستی ئێران هەر کرێکارێکی پێشڕە و مافخواز، هەر ئینسانێکی ئازادی خواز، هەر ئینسانێکی ژێرستەمی نەتەوەیی، هەر ژنێکی ڕزگاری خواز، هەر لاوێک کە ئاسۆی ژیانی دواڕۆژی لێڵ کراوە، هەر خەباتکارێکی پارێزەری ژینگە، هەر هونەرمەندێکی بەڵێندار دەتوانێت جێگە و پێگەی ئینسانی و خەباتکارانەی خۆی لە ئستراتیژ و بەرنامەی حیزبی کۆمۆنیستی ئێراندا ببینێتەوە. کۆمەڵە لە کوردستان نمونەیەکی سەرکەوتوویە لە هەموو ئەو بوارانەدا کە دەتوانێت بێتە ئۆلگوی چالاکیەکانمان لە شوێنەکانی دیکەی ئێران. میوانانی خۆشەویست و هاوڕیان، لێرە هاتینە کۆتایی بەشی یەکەمی مەراسمەکە. هاوڕیانی بەشی پەزیراییتان لێ دەکەن. دیسانەوە سپاسان لێ دەکەین بۆ بەشداریتان و هەر شاد و بەختەوەر بن. بشین